دم باش تماشاوانی گلک جا گلک خوشحالم جاردن لور برنامه مایی که خالی ده خدمت هاوین هجا دابم میگم تا میرو جیگل سر پرسه که هری گرینگ روجاویا و جی پی گه هری ما کردستان ده کشین دفری دا دنها دا و کو تزانین دفرا روشالات نوین به تایبتی ولاتین در دور ین هری ما کردستان گلک گوهرتنین لزگین تعدادین قومین به تایبتی لسوریا کل پازه اداره سالار بوری هیان هلی وی ولاتی خو نشاندانو و سرالدان جماوری در روجاوی دانا بگمان دورین کردانجی بتنی دورین کل سوریا بین آزاد کرن و نها کرد جالی کردام خواتین ریوبرن اویجی گلی جاران حساسیت بو ولاتین در دور تایبتی ترکیه دروسکه جویه که کو او پارتیا لوی دوری بالادس و کو پیده و کو جواتا گل و کو یکینین پاراسنا گل کو سرب پیدینه و کو او دبیجن کو پیده نیزج پکی که او راستی شوکان کرنه جبر کو او دخوازن کو او دبیجن باندوریه پکی که لوی دوری نمینه بگمان لإيران جی که روجاو گلی گرمه هر وها ترکیه جی که پرسا کردن لور به گرمی نهاد روجاوی دا تتاگوتو بیش کرن و تایبتی سردان ویدا و مسعود بارزانی بشک داری کرنوی د کنگره AKP دا AKP دا سالات دارا ترکیه کل 2010 هیا نها دا سالات برها گرتیه دا سلوکاتیا پارلمانی ترکیه یا حکومت ترکیه یا کماری ترکیه بگمان دا دستی پارتیه دانه ولی دا ورن کردان خوا دی نفوسه کی باشه او دا بیجه دا نهادا کو او دا گوتو بیجان بکن هر وها رولی هری ما کردستان تایبتی هر دو پارتیان فرمانرواد دا هفکشن نهاین دا وردا دا گهین دوان گوهرتنین دوریندا گلو دچاز اب تایبتی ایران بله برزن پیگی هرمی کردستان لاوکی شکانی ناوچکه دا بپی حواله کی آژانسی فرات نیوز که بلاو که دو تول 2 ایلولی رابوری لشاری اولی لنیوان ریکل مسرور بارزانی روشکاری انجمنی آسایش هریمون و نری وزارتی دروی ترکیه و نری موساد اسرائیل بالیوز امریکا لاوردن نیچیروان بارزانی برامسالا کوسرت رسول و فاضل میرانی کوبونوی که انجام دروا لسروی که پیگی پیاده پارتی کتی دموکراتیک کرد لسوریا لاواز بکنه و بدیل آلترناتیویان هبل لبروا و کو خویان آلن و کو ترکیه و کو گلی چاودراله که امانه سیاست و اجنده پیگی که لو ناوچه جبجه کن بجگل گل گورانکاری تری خیره لا ناوچکه که رو آدم بگمان پرز به هرمی کردستان و به تایبتی پارت فرمان روکان هرمی کردستان اکلیل لان امبولاتانه و سردانی قاسم سلیمان برپسی سپاه قدس ایران پیشاند با هرمی کردستان که میدیکان و سرچاوکان بلاویان کردو تو لیسادا که باسی او زانیاری اخیر کراوه که استمن بویام خویندو تو تا چند پیگی هرمی کردستان فعلا گرینگ لاوکی شناوچکان تا چند بشه کی تندرسی شکا تا چند لغ برجمندی نتوان اجتماعی کانی خلکی کردستان به تایبتی لپارچه کی تری گرینگی کردستان که کردستانی سوریا هر وال ترکیه اج بگم ل ایرانش تا چند اتوانیت لم هاو کشنه دا قازانچ به دست بینیت یام پیچوانه و یکم پیوندیش سردار لبردراج بله که سردار حوارتان با سخرگیان باشتر که سردار فرمو بس خوشی برنامه جوانا کلی دکم زور سپاس حضرت مصر توری برنامه کتان سلام کم بله كان تدلين يعني بي سي ما خرجة بارتي كردستان خرجة بارتي كردستان زايدا بارتي كردستان كي سوريا مان اما وكو كردستان العراق من بحث كردستان خو من دكم اما بمشكلة كان ناخو ما حلكن بمشكلة كان خو ما صار سربكين بجواز جهاد انه لقى مركزنا عندي باش اما خو ما بناو مشكلة كردستان سوريا داكين اما بيموانيه كردستاني هريمي كردستاني عراق براسي هيك لتوانا بيت بو كردستاني سوريا بكلا بلا ويك شيء لا خوما ليش حل لك زيما اما براسي برا يتفرموا ايش ما سركر دركاني خوما لك ما نقدوا اما شلون دتواني شكاني دوري خوما حل بكن بس من جوا دارم بسركر داري كرد اما شكاني لا خوما مسيكا حل كاين باشي بروين شكاني دوري كردستاني خوما حل كاين جوا دارك برنامج تشكو بله سپاس که سردار آزاد لسی سایق که آزاد فرمو الو بله هم کاتت باش همو کاتی کد دست خوشی برنامه خیلی یکم زور سپاس دست خوشی برنامه خیلی یکم سپاس که آزاد فرمو والله من هنا بس بالنسبة تورقات دست خوشی لیکم من تنها یک آوات ما بو اوج او بك هرمي كردستان بين بدولت تنها آواتي من او بو ده ممنونم بله سپاس بو سرنجی توش بله لزاخو از بارم پیونده دیگر مایه کاک احمد لزاخو دیاره پیوندی کاک احمد قطبیه
بەێ هێژیان پێگە هەرێما کوردستانی دەهفکێشن دەڤێدا هەرێما کوردستانی دنهادا ژدایە جیۆستراتیجیک دەڤێرەی گەلەی گرنگە و بێگومان بالا گەلەی دەوڵەتان کێشە ژێ بەروەیەکی وەکو حتا جیۆ ئۆکۆنۆمیکیش دەڤێرەی گەلێکی گرنگە و گەلێکی نێزی 45 ملیار بەرمیلێن پەترۆلێ یەن احتیاط وی وڵاتی دەهەنە ژبلی ئەو ژێدەرێندنیان پەترۆلێ یێنوزێک و هەیەنها هاتینە کێشفکردن دوی وڵاتیدا گەلێ کۆمپانیە زەبەلاحین دنیای دوێ هەرێمێدا کار دەکەن هەروەها حکوومەتێکی خۆماڵی هەیە هەروەها ئۆپۆزیسیۆن هەیە و دەسەڵات بێگومان هێزیان دنابە دەسەڵاتیژی هەنە هەروەها وڵاتین دەردورجی لەسەر ئاستێکی هەری بەڵند محاولان دەکەن نێزبن لە هەرێما کوردستانی و ئەو لە گۆری بەرژەوەندیان خوا دیگەل هەرێما کوردستانی تعاملی بکەن گەلو هەیە چندێک گرنگەژەیەکی ئان هەیە چندێک نەهادا هەرێما کوردستانیی دیگەلوان لە گۆری بەرژەوەندیان خۆیان خواستێکیان خۆیان نەتەوەی نیشتیمانی تعاملی دیکە بەڵێ لە دەربەندی خانەوە پەیوەندیێکمان لەگەڵ فریاد لە دەربەندی خان بەڵێ الو بەڵێ ئەم کاتە باش کاک هەموو کاتێکت بەڕێزی وەڵام سەبارەت بە دەوەرەکە هەرێمی کوردستان دەورێکی کاریگەرە بینێ لە ڕووی ئەدا سیاسەکان و لەریم لە وڵاتانی قیمیا بەوەی کە ئێمە وەکو ببینین لە کوردستان بەسەر چوار پارچە بەش بووە ئێرانە تورکیایە سووریایەوە بەشەی باشووری خۆشمان کە هەرێمی کوردستانی پێڵێن لە هەرێمی کوردستان دەورێکی کاریگەرەترە بینین لە ناوچەکان چونکە بۆ حکمی ئەوەی ونێکی تری لە سیاسەتە هەیە و ناوچەیەکی ئازادە و بۆتە پاڵپشتێک بۆ هەرێمەکانی تر بۆ پارچەکانی تری کوردستانەوە هیدارم ئەو پارتانی تری کوردستانی ژۆک و هەرێمی خۆمان ئازاد بێتەوە ئەو هەوڵ و تێکۆشانەیە کە ئێمە بۆ لە کوردستانە بەڵێ فریاد پێت وایە هەرێمی کوردستان سیاسەتێکی تەندروست و سیاسەتێکی واقعبین لە بەرژەوەندی خاستەکانی پارچەکانی تری کوردستان لەگەل واقعی ئەو پارچانەداکە وڵی ئەگەر ئێمە سری بکەن زیرەکی شەکمانی کوردستان سەرکردەکانی کورد لێرە لەم هەرێمی خۆمانە بڵێن ئارادەیەک باش ئێمە گەر ببینین سەرکردەوە کۆمار کوردایەوە سەرۆکی هەرێمی کوردستان نەلکو بە بەڵام بین لە ڕووی سیاسی هەمیان لە هەرێمە کاژنەوەی هەرێمی کوردستانی پێڵێن و شێوازێکی تەواپیان دروست کوردستان ئێمە باسیەوە ناکەم کە لە ناو خۆمانە گرفتمان بەڵام گرنگ ئەوەیە لەسەر پرسێکی نیشتیمانی و لەسەر دروستبوونی دەوڵەتی کوردی هەمان یەک بۆچوونیانەیە وەگە بینە ناوکیانێک کە هەیە تاچی ناکە بەڵام ئەگە بڵێ شێوازێکی تر پەیڕەوەکەن لە شێوازێکی تەندروستیان پەیڕەو کردوم پێم وایە شێوازێکی تەندروستیان پەیڕەو کردووە چونکە بۆ ئەگەر بین ئێستا ئەو بارزکە لە سووریایە سەرکردەکانی ئۆپۆزیۆنی سووریا زۆردار ئەبین لە کوردستانە کۆبنەوە لە کوردستانە بارودۆخەکانی خۆیان باسەکەنەوە سەرکردەکانی کورد بە ڕای جیاوازیانە بەڵام پێشگیریەکەن لەو دروستبوونی ئەو کە سەر بەخۆی وەربگرێت بە تورکیا شبینین تورکیاش باماشەوە ئێستا هەوڵە قیمەکان لە تورکیا زیاتر بوون منە سەیری ئێرانیش کە ئێرانی ژوا بەرە و ئەو شێوازە ڕزگاربوونەوە چونکە ئێمە بینین کە ڕۆژهەڵاتی ناوەند هەر بەو شێوازە خوازەکە هەموو پارچەکانی شێوازێکی ئازادی بەخۆ بینین بەڵێ سوپاس ڕزگار لە چەمچەماڵەوە کاک ڕزگاری وەرە باش فەرموو یاواتان باش و دەستخۆشیان بەنامە جوانتان دەکەم زۆر سپاس دەربارەی تەورەکەتان بەڕاستی تەورێکی زۆر جوانتان هەڵبژاردووە لە جێی خۆیەتی سپاس فەرموو بەنسبەت ئەو کاکی ڕزگارێکە تەلەڤیزیۆنێکت کەسکەی بۆی باشتر دەنگی تو بگا بەڕێزان بۆ هەمووی ئێوەی بەڕێز بۆی پەیوەندیەکە دەنگی تەلەڤیزیۆنێکی کەسکە بۆی لێرە باشتر خزمەتیان بکەین لەبەرەوەی کێشی تەکنیکی دروستە بێ کاکی ڕزگار فەرموو بەڵێ بەنسبەت ئەو هاوکاریکردنەوە ئەو وەی سنووری خۆمان لە هەرێمی کوردستانە کە لە ناو خاکی سووریا ئەو هاوکاریمان هەبێت ئەو تەبایە لەگەڵیانە بەڕاستی ئیشێکی زۆر زۆر باش ئەکرێت بەڵام ئەوە نیش داواکارم لە حکوومەتی هەرێمی خۆمان کە ڕچاوی ئەوەش بکەن پەیوەندیەکانیان بەیەکەوە لە ناو خۆیان تموتۆڵ و باشتر بکەنەوە تا ئیسە بەڕاستی ئێمە ئەوەدا خۆم لە جهەتێک داوامەکەم هەرچینە سنوور هەولێر بەڕاستی لێمان قوڵڵ ناکاڵێت و لە سنووریشە دەسەڵاتی حکوومەتی خۆتی یعنی ئیسە هێشتا ئێمە دوو حکوومەتی نەبووینەتەیەک حکوومەت بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێم کە یەک بگرێتەوە بەڕاستی یەک نەگرینەوە بۆ باری خۆمان زۆر ناخۆشە و خراپ شەگەت بەڵێ سپاس ناوزات لە دەربەندی خانەوە بەڵێ لێرە دابەشبوونێ هەیە لێرە دابەشبوونێ هەیە ئەم دابەشبوونە ئەم دابەشبوونە دیارە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە کەوتونەتە بەرەیەکەوە و بەرەکەی تریشیان یەکێتی و گۆڕان و هەروەها کۆمەڵێ لایەنتر بەڵام بە ئەساسی ئەم دوانن ئەوەی کە
جێی کێشەیە یعنی ئەوەی کە جێی نیگەرانیە ئەوەی ئایا هند بەشارە سەد بە تاکیدی ئەکەوێ وەکو ئەشکەوێ ئایا ئێمە پێویستە چی بکەین زۆر ئاقلانەیە باشە ئەجەندای شیعەکان زۆر بە کەڵکی ئێمە دێ یا ئەجەندای سونەکان بەڕاستی ئەمە ئیشکالێتێکە بەڕاستی لە هەرێمی کوردستانە بۆ بە مەساڵحی حیزبی واتە شتێک نییە ئیجماعێک نییە لەوەی کەواتۆ باشە ئایا کام ئەجەندایان بۆ ئێمە باشە بەڕای تو کاکێ ناوزاد وەکو هاوڵاتی مەدەم تو درک بەوایەکەی کورد وەکو چاودێرەکانی شاڵێن بێگومان لایەنە کوردیەکان لەسەر دوو ئەجندای ناوچەکە دابەش بوون واتە ئەجندای ئیرانی شیعەگەری وەکو پێڵێن لە هەوا ئەجندای تورکیا و عەرەبستانی سعودی و ئەوە چاودێرەکان ئەڵێن بێگومان پێت وایە لە ئێستادا کامیان بڕاوەیە کورد پێویستە چۆن تەعامل لەگەڵیان بکە کورد طبعا ئەوەی کە ئەو حیزبەی کە سەر بەپەکەکەن وەکو ئەڵێن وەکو تورکیا ئاڵێ ئەوەی کە کردویانە کارێکی زۆر زۆر گەورەیان کردووە بۆ کورد باشە کارە گەورەکان ئەوەیە کەوا ناوچە کوردیەکانیان تووشی تێکشکان و داڕوخانی گەورە نەکردووە تۆ تەماشای حمس بکە تەماشای حەما بکە تەماشای دیمەشق بکە ئەو شارانە بە شێوەیەک تێکچوون کە 20 ساڵ ئێوێ هەتا دێنەوە دەرخۆیان ناوچە کوردیەکان کۆمەڵێ ناوچەی هێمنن ئەمە بە فەزڵی ئەوەیە کە پەکەکە جۆرە ڕێکەوتنێکی تقریبا نهێنی هەیە لەگەڵ سووریا ئەمجار کاکە تۆ دنیای سیناریۆی کە هەیە سبەینێ هەر سبەینێ ئێمە بتوانین ئێرانیەکانی قناعکەین یا شیعەکانی قناعکەین دیارە ئێرانیەکان عێراق بەڵێ کای ناوزات بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زێباری لاکرێ زێباری کاک زێباری گەرە لەسەر هێلە نەمایە بەلێ هێژان چاودێرێن ڕەوشا هەرێما کوردستانê û yên aliyên siyasî dibêjin Kurd di niha da dabeşî du cin da du zil hêzên deverê bûne an du teweccihatên deverê bûne di niha da ku dibêjin li deverê ecindaya îranî heye ku dixwaze rejîman haya Sûriya bimîne her wiha ecindaya Tirkiye heye ecindaya hand welatên Erebî heye ku ev jî dixwazin rejîma Sûriya nemîne hang guhertin bêne kirin dibêjin layînên Kurdan dabeş bûne bi ser van her du tewecihatan wekû pêştiriciyekê ناوزات li derbendîxan gotî ku goran û yeketî pitir dibêjin çavderî li Îranê nizîkên herwiha Partiya Demokrata Kurdistanê hand hêzên İslamê jî taybetî evên hind nêzîkên ji Tirkiye gel û heya çand eva rastayeke rast ve pêwîst ve di çi az da teamilê bikin û çawa teamil bête kirin belê Cûtkar li Kerkûkê fermû ێوارە باشکارەکە serçam ku cûtkar دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەڕاستی بەرنامەیە زۆر جوانە سپاس کاکە بەنسبەت تەوەرەکەت بەڕاستی لە جێی خۆیەتی من دێم باشە باس شتێ بکەین لەسەر ئەمڕۆی کوردستان بەڵێ ئێمە پێشەکی دەبێ ئەوە بزانین ئێمە باشتر وایە لە ناو خۆمان ڕێکخەین باشتر وایە سەرکردەکانمان ئەوەی ئاگایان لە ئێران و لە دەست مالیچیەگرن ئەوەنە دەست سەرکردایەتی خۆمان بگرین وە گەڵێ با دەست خۆمان ماسکەین لە دەست خەڵکی تر باشترە ئێمە ئەوەی وەک بۆ خەڵکە نوشتینەوە ئەوەی بۆ خەڵک تەنەزولەکەین پێم وایە بۆ خۆمان نایکەین بەڵێ وەکو خۆتان ئاگادارن وەزیرێک لە ئێران ئەوە دێ لە قەڵاتوالاندا ئەنیشیە ئەمان بە عەجەلە ئەڕۆن لەگەڵی داهەنیشن بەڵام کاتێک جەنابی سەرۆک بەرزانی ئەوێ لەگەڵیاندا بدیشی هەموو حیزبەکان ئامادەیان کردە بەنسبەت بۆ نمونە گۆڕان خاوەن جەماوەرێکە بەڵام جەماوەرێکی لە کورد دابڕانوە خەڵکێکی والێ کردووە یعنی باوەڕی بە سەرکردایەتی کورد نەمێنێ باوەڕی بەم ئەزمونە نەمێنێ یعنی بەڕاستی ئێمە دەبێت لەناو خۆمانە یەک بین برای یەک بین یعنی من پێم باشە کەسێکی وەک کاک نەوشیروان سەرکردەیەکی دیارە بیر لە یەکبوونی کوردستان بکاتەوە نەک بوو بیر لەوە بکاتەوە تازە شیعەگەریمان بەسەرا بسەپێنێ بەڵێ کای جوتکار سپاس پەیوەندیکەت سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باشانەکە چۆنیش هەموو کاتێکیت کا سەرتی فەرموو بلای بەڕێزم لەسەر تەوەرەکەت پێگەی کورد لە ناوچەکەدا وەکو هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد و سیاسەتی کورد ئێمە ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی واقعانە لەسەر تەوەرەکە و لەسەر کێشەکەی بەڕێزت قسە بکەین بۆ نمونە لێرە تەماشای دروستبوونی دەوڵەتی باشووری جنوبی دارفۆر لە سوودان کرد و باسی سەرنەکەوتنی شۆڕشی فەلەستین کەین لێرە
ئەمە لێرە کێشەکان بەدەست و بیرۆغای پشتیوانی نێودەوڵەتیە بۆ نمونە دارفۆر لەسەر تاشتای مەسیحی یەکێتی ئەوروپا و ئەمریکای ویستی لە ناوچەرگەی عەرەبا بەشی وڵاتی عەرەبی دابڕۆ بیکە وڵاتی سەربەخۆ بەڵام فەلەستین لێرە لەبەر ئەوەی کۆمەلگایەکە مجتەمعێکە لە مجتەمعی ئیسلامی لەوێ ئیسرائیل بەشێکە لە ئەمنی قەومی ئەمریکا نایە بێت بە حکومەت ڕاستە بەڵام سەرکردایەتی کوردیش کەم تەرخەم نەبووە بەڕاستی تا ئێستا سەرکردایەتی کورد بە شێوەیەکی جیام هاوکاری هەر سێ پارچەی کوردستانی خۆرئاوا و ڕۆژهەڵات و باکووریشی کردووە بۆ نمونە ئێستا لە کوردستانی ڕۆژاوا هەلومەرجەکە لەبارە سەرکردایەتی کورد چی وەکو جێگرتنەوەی ئاوارەکان چی وەکو دەعم چی لۆجستی چی مادی چی معنەوی بەڕاستی جێگای سپاسە جێگای ڕێزە سەرکردایەتی کەم تەرخەم نەبووە بەڵام لێرە سیاست و اقتصاد پێکەوە بەسراوە بەڵام سیاست ئەمڕۆ دەوری هەیە لە سەروی اقتصاد ئەمڕۆ اقتصاد زۆر دەور نابینێ وەکو ئەمنە قەومەکەی کە ئەمڕۆ لەم تێکچکەیە هەیە بەڵام لێرەدا من ئەڵێم پەیوەستە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە یەکێتی ئەوروپاوە ئەگەر پشتیوانیی دەوڵەتی نەبێ ئەگەر پشتیوانیی بەهێز نەبێ ئێمە وابزانم ئیشەکانمان تا ڕادەیەک بەبارەت نابینم لەبەر ئەوەی نەشی ئەو نەسونا لەگەڵ دروستبوونی دەوڵەتێکی کوردی و کیانێکی کوردیانە لە هیچ پارچەیە لەم پارچانە سیناڕۆی سووریایش گۆڕا تەنانەت ئیسا هەڵوێستی تووشیاش بەرامبەر بە سۆڵش و ئۆپۆزیۆنی سووریا گۆڕا وەکو جارانە ماماوەی دۆڕۆ بالێ کای سەرتیب بالێ سپاس بۆ سەرنجەکەت ئەحمەد لە بارزان گەلمەیە کاک ئەحمەد کەرمکە ئێوارە باش باشتر بووتە بەڕێزەمەنی کوان بەحسێ ڕۆڵ پێگی هەریما کوردستانت کەن ناوچێ بشێک بەسەنگی مەحەک حاصلناتێکردنی هەریما کوردستانێت لە ڕووی جغرافی لە ڕووی سیاسی پێگەیەکی هێزی هەیە و ڕۆژهەڵاتە ناوەڕازدا کو زۆربەی دەوڵەت جیران چ پێخۆش چ پێ نەخۆش بەرژەوەندەوان هەندێدا و اعترافی بە پێگەکەن بس كان بحثي وان دو براكين كو هذه السياسي كذا باباش بود قادتي بري ايران وهي دارم از براش نميتن بري ايران او بري كنت تاكي بري زي هم الدنيا تشغيل الرجيم كيتن رجيم كخصم رجاء بشار اسد داخل انا لعنة كردي ومرم وبرجان الحزبي التفل اتفادوا بري دا ما هم ياديد ايران تشغيل النوري مالكي كيرك نوري مالكي دا صلاة النميتها او نوري مالكي حتى نوكي حاضر نية اعتراف استقلالية كردستان هست هرچند امریکی واقع السوی بس هر وقتی که هدو داخلات بوجاره و بیشک به کدت دوا نمانه فدرالیش کردن ای کاک احمد لاینیدی وەکوت بێژن تورکیا دنادا لە ناوا تورکیا 25 میلیۆن کورتە یانها شەڕ بەردەوامە 10,000 سیاسەتوانین کوردان مەژیە کوردان وەکوت بێژن لەوەر هەمووی لە زینداناندایە و لە سووریاژی بێگومانە جندایان دنیای وان وڵاتانەنە گەلو ئەو جەپەت و چاوا تەخمین دیکەی از خود گل هر مافی هر کرده که من هر دوره که بیتن خول کردستان سوریا یکت سوفیت برش از گل اندما که مافی کرده ویره بید بس اگر هم واقعی سیر سیاست ترکیه کن سیاست ترکیه بویتیل برانبر کرده هر بجاردنا هی سیزانه که دموکراتی هی اما نمیدین کرده مافی ترکیه مافی کرده هم مسوگه کرده بله خباتا مدنی میگه رزت شاره بوده سینان امان جد خو اما بیریش نکن که کردستان پیگه که آبوریه سر نقشه وزیانی خوش نخوش ترکیه دویتن تشکیه بیتن دوی نقشه وزیانی دا ایویدارین برابندی نمیدن او هیزو احزاب کردی و برجواندی ها گشتی شورتن و هم دشک مهیوی شب سایق مسعود بارزانی هی که مساومه سر موقع نتواتید کرد ناکد نشت دیار ناکد بنیو دوباره درست بله سپاس باوکی و جلان لپرده بله الو ایواره باش باشتر دست خوشی برنامه کردی یکم سپاس و برسان نسبت سوریا کتر ناو دو بخشه بششی سر با پیده سر با باری سر بششی سر با ترکیه و با سعودیه آنی همو کس امر راسی اصابتن اوی دلای پیده امانه سر به ایرانن پیده یاریشی آخرانه اکاتن امروکا بو اوی کردکه زرن من نبیتن شعر کردکه هم بخانیزی هم لگه سوریا چیشینی هم سوریا هواکاری اکا شعر خود بخدن پیده با آسای شعرکانی خوی اگریفن برا امرو امدی ترکیه کیتی با پیده نه تو که حزب راسقینه در سوریا پیده یا امانی که ایزینه تنیا پیده راستکان خاوری کرده امرو ایوه برگریده خاج کردستان کاتن بو نمونه ابینی اسرائیل و امریکا و ترکیه و متعشن هکن بس بو او پیده لسوریا سر نکوه بو تی آنه زدی پیده خاوری کرده
ڕاستیەکان هەری بژاردووە. بەڵێ باوکی و جەلان سپاسە بۆ پەیوەندێکت ڕاوا لە شاری سلێمانی. سەیدام کاتەوە باش. هەموو کاتێکت. سپاسەکەم. من بە زۆر لە کاتی بەرنامەکەت نەگرم بەس ئەوەیە مێ لێرە باشیگەم کاکە. لە خزمەتدان فەرموویەر چیتەوەی بڵێ. مەمنون. کورد هەموو شۆڕشەکانی کورد ئەگە سەیریکەین بە خیانەتی هاتووە بە خیانەتی جادەرەکی بێ ناوخۆیی بێ هەر بەشێک بێ گرنگەوەیە شۆڕشەکانی کورد بە خیانەتی هاتووە ئەمە بەڕای من ئەیگەڕێمە بۆی کە یەکەم کورد تا ئەم لە حەزەیەکە قسەی تیاگەم من تەفنین بەناویەکە لەسەر تەلەڤیزۆن بە بریقوبا خۆیان مامشان هێن کە دەست لە ناو دەستی یەک و تەباین و ئاشتەوایی و بەس لە ژێرەوە ینی خەنجەر لە یەکتری ئەیان یعنی بەردەوام من لە زوڵمکردن لە یەکتری لە ئەمەش چێ لێرە ینی زەرمەندی یەکەم چییە میلەتە تەنها میلەتە هیچ کاتێک نە سەرکردەکان نە باڵا دەستەکان نەخۆیان نە چواردەوریان زەرەر ناکەن لەمەیە ئەوەی تاکە زەرمەندی ئەم شتەیە میلەتە بەڕای من کورد لەم هاوکێشەی ئێستەیە و لە کۆنەوە هەتا ئێستش کە شۆڕشەکانی بە شێوەیەک بووە کە بە خیانەتی دەرەکی کۆتایی هاتووە ناوخۆی کۆتایی هاتووە بەڕای من هەرواشە مێنێتەوانێ تا ئەو کاتەی کە لایەنگرێکی وەکو ئەمریکا یاخود یەکێتی ئەوروپا لایەنگری کورد دەکات مەبەستێتی بێ بە شتێک ئەبێ بە شتێک ئەیجنا کورد خۆی قەت خۆی ناکا بە شتێک بەهۆی چێەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک کەس هەیە لە کوردستانە حکومەکەن یەک کەس نییە لە کوردستانە بڵێ ئەمە مەرجعیەتێکە کە ئەم کەسە سیقەی پێ ئەەکەین و بڕامان پێێتی بۆ قسەکانی کاکجوتیار لە کەرکووکەوە تەلەفۆنی کرد پێویست ناکە کاکجوتیار بێت نەسیحەتی کابرایکی و کاکنۆشیوان مستەفاکات کە پێی بڵێ وانەکە و شی ئەو نازانم چی پێویست ناکە من نەسیحەتی کەسێکی وەکو مەسعود بەرزانی کەم ئەمانە هەمیان ڕابردوویشانەیە مێژوویشانەیە لە شۆڕش لە من و لە کاکجوتیار و لە هەموو کەسێک باشترە بەڵام کاکرەوە لەم چارچەوەیە تاچان گرنگە لە بەراو ئامانەش بێگومان بە دەنگی خەڵکەوە لێران خەڵکیان پشگیریەکە خەڵکیان دەمە لە حەزبەکانیان لە بەرەوە ئەوان بەم شێوە دەسەڵاتیان توانوێنە ڕێبەراتیان حەزبانە بکەن تاچان گرنگە شارعی کوردستانیش خەڵکی شەگەر ئەوان وەکو پێویست بوو بەرژەوەندێکی شیەکان هەوڵنەدان زەختیان لێ بکەن تاچان گرنگە کاچی من ئەزانی زەختەکە چیە من کە چوون خۆ پیشاندانم کرد من کە چوم وتم وانە وا کە ئەو جوێی لە دەنی من نەبوو کە ئەو ڕای منی وەرنەگرت کە ئەو نەیزانی داواکاری من چییە فەرموو کاکە کوڕە مەسوولێکم پێ بڵێ 2 ساڵ بێ ناو بازاڕ کەواتە پێویستە خەڵک هەڵویستیان چ بێ مادەم ئەوان ڕایی تو وەکو هاوڵاتی وەکو کە خۆ پیشاندانێکە هەر شتێکی کە لە بەرچاو نەگەڕێت بەڕای من ڕەشبینانە قسە ناکەم بەس بەڕای من هیچ حەلێک نەماوە هیچ شتێک نەماوە خەڵک بیکە ئەوەی خەڵک توانیوێتی کردوێتی شەڕە بۆی کردوون لە ئاشتیا لەگەڵیانە بۆ هەڵپەڕینە بۆیان هەڵپەڕیون ئەوەی شەهیدە بۆی یاون مادی و معنەوی لەگەڵیانە بوون لە هەموو حیزبەکان ئەڵێم ئەوەی پێویست بۆ لەسەر خەڵک بۆی کردوون بەڵام بۆی پێویست بۆ لەسەر ئەوان نەیان کردووە بۆ خەڵک بەداخەوانێ ئەیتر وەکو دامەزرانی تەواڵەتێکی کوردیش ئەوە من نازانم بە شتێکی ئەبینم ئیلا ئەوە دروستکردنە لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا جناب بەڵێ سپاس پەیوەندیکەت سپاس بەڵێ بەرزان بێگومان gelek caran behsekê wisa bû ku pêwîst Kurdê Kurd konferansekê kongirekê netewî girêdin di çavcavê vî kongerê netewî hemû hêzên Kurdan li her çar parçên Kurdistanê dê beşdariyekên û ecenda û bername û planekê ev beşê Kurdan dihêta rojevê û merceyê Kurdan dê be bêguman lê behs jî bû heta Serokherêma Kurdistanê di Nevrûzê de behsê li darxistina konferansê netewî li başûrê Kurdistanê kir lê heya niha ev konferanse li darxistina vî konferansî heya niha jî ji dayîk nebûye gelû هیان هاجیک بێگومان نهاتیە گرێدان بەڵێ حەمید لە شاری هەولێرەوە کاک حەمید کاک حەمید ئەگە دەنگی تەلەڤیزیۆن خات کەسکێ و فەرموو لە خزمەتدا دیارە کاک حەمید جێ لە ئێمە نییە نەوا لە کەرکووکەوە بەڵێ 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 زۆر بەباش فەرموو من حەمیدم لە هەولێرەوە کاک حەمید ببۆرە کاک حەمید فەرموو دیارە بەخێراتەوە لە زەناتان کەتەمێکە دیارین و دەست خۆش بۆ کەناڵی نالیا کە ڕاو سەرنجی هاوڵاتیان وەردەگرێت زۆر سپاس زۆر سپاس گەلێک باشە بەڕای خۆم سەرکردایەتی کورد یعنی تا سیاسەتی و دیپلۆماسیەتی دەرفەزیلەکانە بووە تا ڕادەیەکی زۆر باش ئەوە نییە کە ئێمە بەڕاستی بەس لە ناو خۆدا ینی گرەی و گازندەمان هەیە نەدەبووە وا بێ ئێمە میلەتێکین
سیناباران کراوین عزیزمان دووە ینی هەموو هێزە کوردستانیەکان گلەی ئەوان لێ دەکرێت بە معارەزە و دەسەڵاتەوە بەڕاستی وەکو بڵێ تەندروست کار ناکەن ینی دەبووە یەک بن بەڵام لە ئێستادا هەرێمی کوردستان یعنی مزاقەتی لە نێوان دەوڵەتە گەورەکانەوە لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوە دەوڵەتە هەرێمیاتەکان تا ڕادەیەک توانیەتی و هاوسەنجە پارێزێک کە بەرژەوەندی هاوبەش نەک بەرژەوەندی کرێگرتەوی ینی ئەوە شتێکە سەستاوە یارە بەڕێز دۆشیدا مستەفاش کە بۆکو معارەزە تەکیدی لەسەر ئەوە کردەوە کە استراتیژیەتی نیشتیمانی لەبەرچاو بگیرێ یعنی ئەوە خۆی لە خۆیدا هەنگاوانە بەڵام لەمڕۆدا لە هەموو کەس لە هەموو شت زیاتر پێویستمان بە جیۆ ئیکۆنۆمیەکان جیۆ سیاسیەکان جیۆ استراتیژیەکان هەر بیمەر نەبن لە دەرەوەی کوردستان لە ناوەی کوردستان خۆشیان دەبێت دەسەڵات و معارەزەت بانگیان بکەن کە ئێوە چیتان پێکاکە لە هەموو پارتەکانی کوردستاندا ئێمە بەبێ هەڕەشە و بەبێ سازش یعنی گفتوگویان لەگەڵ بکەین ئێمە میلەتێکین هەتا ئەگەر داوای ماتی تاریخ و نووسینیش بکەین لێمان نەترسێن یعنی بە زمانێکی دیپلۆماسیانە ئێمە داوای ڕای خۆمان دەوێت لە هەر چوار پارتەی کوردستان بەڵام ئێمە شعاری ئەومان هەڵنەگرتووە هەتا دڵنیام زۆرانێک لە دەوڵەتانی ناوچەگەر ئەو هەرێمە هەر برارێکدا لێ ناترسن چونکە ئەساسەکەی پەروەردەیەکی دیموکراتی بوو حکومێکی دیموکراتی بوو هەتا ئەگەر هێزیشی هەبێ بیر لە سەرک و پەلاماردان ناکاتەوە بیر لە دژایەتی میلەتان ناکاتەوە بیر لە تێکەوەژیان دەکات دیارە هەوێتی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دیارە بەڕێز سەر کۆمار و دەوڵەتی عێراقی خۆیشتا لە کێشەدایە تووشی قەیران بووە قەیرانی تایفی و مەسەوی بەڵێ کاک حەمید بەڵێ سوپاس بۆ هەموو سەرنجەکانت هێژیان ئاژانسا نوچەگەیانی فرات نیوز بەڵاو دکێ کە بۆ بەحەزکردنا ڕۆژاوای کوردستانی بێگومان لە پشتی ڕۆخانە ڕژێمە باشەرە لەسەر جڤینێکی نەپەنی هاتکە ئەنجامدان لە 2 ئەیلولا ڕابۆری لە باژارە و لێرێ دناوبەرە هەریەکی لێ مەسرۆر بازانی شێوەرمەندێ جوات ئاساییشا هەرێمێ و نونەرێ وەزارەتە دەربەیە تورکیا نونەرێ موسادە ئیسرائیل باڵیوزی ئەمریکا لە ئوردن نێچیروان بارزانی و بارامساڵە کۆ سەرەتە ڕەسۆڵ و فازڵ میرانی بێگومان کەسێنیەکی دوێنژێکی کەسێن دوێ یەن و سێژێکی ڤان پارتیین فەرمانڕا لە هەرێما کوردستانیش بوو میکانیزمێکیان هەبێژ بۆ خافکردن و لاوازکردنا پێگەی پێدە کو دەبێژن نێزە لە پێکێکی لە ڕۆژاوای کوردستانی و زالکردنا هەند لایەنی دی لە سەربان ئەف نوچە بێگومان ئاژانسا فرات نیوز بەڵاو کردیە و ئەمێژێکی بە دیڤداچوونا وێنوچێ بکەن ئالیین پەیوەندیدار واگین گەلو هەیە چەندێ بەڕاستە ئەگەر ڕاست بە بێباندوریاوی چ بە لەسەر هەندێ کو ئەو لایەنێ خودان جەماوەرەی ترکی بەکی نەبێت تا چەند گەلە جندای بگونجە لە ڕۆژاوای کوردستانی ئەگەر هەوڵا لاوازکردنەوەی بدەوێ بەرژەوەندین کوردان لەوەر بەرەفچا ڕاستە بچین گەلو هیوا لە چەمچەماڵەوە بڵێ هیوا لە کاتت باش هەموو کاتێکی بەڕێستان چاوەکەم بەڕێزی بەڵێ کاکی وا فەرموو وەڵای ئێمە پێشبینی خۆمان مەقسەد سەرکردایەتی کورد پێمان باشە هەمویان یەکگرتوو بوون لە ڕاست بڕیارەکانیانە بەڵێ هیوادارین سەرنجی تو بۆ ئەو لای نەگەشتی بێ کە تو باست کردووە بەڵێ هێژیان پشتی وێنا بڕێ لەسەر هەمان تەوەرەم دێ بەردەوام بێت دوباره سەلاف هێژان حەمە دیلان لە پەیجی نارتی لە تۆری کۆمەڵاتیە نووسێ وڵا ئەمە مەحالە لە ناوچەکەدا چەندەها گۆرانکاریش بکرێت لە ناوچەکەدا هیچمان بە هیچ نابێت هەروەها سابار کوردستانی شەنووسێ سەرروکی هەرێم جێبەجێکەری سیاسەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بەداخەوەکو خۆی ئەڵێ وەگیبینیمان هێزی خۆی ناردا ئەوێ و لە بەرامبەریشدا پەیەدە نزیکی لە پەکێکە هێزی خۆی هەیە کە ئەمە بێتە مەترسێکی گەورە لەسەر ئایندەی کورد لە ڕۆژاوای وڵات هەروەها کاروان کاکاش ئەنووسێ بەڕای من هەرێمی کوردستان نەیتوانیوە بە شێوەیەکی تەندروست لەگەڵ گۆرانکاریەکان خۆی بگونجێنێت چونکە تا ئێستا دەستی بە کەڵاوەکەی خۆیەوە گرتووە لەسەر هەمان تەوەر حەمید لە باتی فاتگەلمەیە کاک حەمید کەرەم کرد بەڵێ حەبیب کاک حەبیب کەرەم کرد کاک حەبیب بەڵێ دیارە بابەتەکەی وە پێگەی هەرێمی کوردستان لە هاو کێشەکانی ناوچەکەیدا ئەوڕۆکە پێگەی هەرێما کوردستانی دەهەف کێشن دەڤەرێدا بەڵێ دەڤەرێدا بەڵێ کەرەم کرد پێگەی هەرێما کوردستانی ئەوروکە دەڤەرێدا تەبیعی پێگەیەکی بەهێزە بەس دوو تشێدا بەش بکێ سەرچەت تەوەرەکە یەک دەبێ کورد خیتابێکی سیاسی یەکگرتوو بەرامبەر ئەم کێشەیە هەبێت هەموو ئەحزابە سیاسیەکانی کوردستان لە کوردستانی باشوور و تایبەتی کوردستانی باشوور هەموو یەک دەنگ بن ئەمە نقطەیەک وەکو ئێوە باز دەکەن دیارە دوو بەرە دروست بووە لەناو هێزی سیاسی کوردستانی باشوور ئەوە چاودێرەکانی ڕەوشەکەوە ئاڵێن چاودێرەکان چاودێر دەبێژن کێک هەبی بەڵام من پێم
وایە طبیعی ناکرێت ئەوروکە خۆت عزل بکێ لە سیاسەتی ناوچەکە پێویستە کورد جارێ بەرامبەر هەموو ناوچەکە چی پێگەی ئێران بێت یانی تورکیا بێت وەکو لەبەر چاومانە طبیعی ئەوە ئێستا دەڵێن پارتی لەگەڵ تورکیا و قەتەر و سعودیا و ئەمریکایە و یەکێتی لەگەڵ ئێران و سووریا و حزب الله و روسیایە ئەمە شتێکی من باوەڕ ناکەم کورد واتا بەش ببێت کە بەرژەوەندی گەلی کوردیان بەرژەوەندی بەس کاک حەبیب ئەوانها سەرکرداتیە سیاسیە کوردان بێگومان لە دەڤەرێ پێگەهەیە لە کنگرە ئاکەپێدا دەسەڵاتدارە تورکیا یەکەم جارە سەرکردەیەکی کوردان تێتە بانکردن بە کوردی پەیواخوا دەخوێنە بەحسی چارەسەرکردنا پرسا کوردان دەکەوێت وەکو مەسعود بارزانانی سەرۆکی هەرێمە کوردستانی لە تورکیا ئانی زمان هەروە لە ڕۆژاوای کوردستانیشی گەلێ جارە جوین لە هەولێرات ناداخستن جڤاتە دەستەیە بڵندیا کوردێن ڕۆژاوا هاتە دامەزراندن دنەهادا بدیتناتە ئایا و شێوازی سیاسەتکردنا باشووری کوردستانê gel deverê taybetî digel parçendin aya tendurust aya di xizmeta berjewendiya niştimanî tevyewan parçandaya an berûvajî di xizmeta ecendaya van arasteyên deverê da gelo. بله اگر اجازه ممکن توزek دێ پەوادی بۆتە ڕۆنکم کە سەرکردایەتیا کورد من پێم وایە نەک تازە داخلی سیاست بووە حتا بەرژەوەندیە گەلی کورد کوردستانە باشوور یان بەرژەوەندیە هەر چوار پارچێت کوردستانی بەرچاو نەگرێت خۆت دەزانێ ئەگەر کاک مەسعودە سەرۆکی هەرێمی کوردستانە تەبیعی یەکیش قوتابیت بارزانی نەمرە بارزانی نەمر هەر ساڵە شێستویەکی تاکو حتا حەفتا و نەهێ سەرکردایەتیا شۆڕەشە ئەیلولیەکری و ئەم هەمی زانین واتەیە تۆشی زۆر جار سەرکەفتنی دیدان زۆر جاری تووشی بەڵێ کاک حەبیب دەمێمە زۆر کێمە ئەکردنها دەخەلی زۆر لەسەر هێڵەیە ئەکرد کورتی سەرنجاخەبێژی لەسەر پرسانێ على كل مهم تو او اجازه من ده بو توزيك بو رونك ثانيه كي شي توصل ناين رونك دي اوادي تري يا داك مسعود طبيعي الكونغرا اكابيت باش دار بي لك من باشترين تشتا چونكه هم همي زانين سياسه تركيا برانبر كردستان باشور حتى بيشي صالح و 2 سال زور تند بيا يعني هم بجابي خويت بينين ابرو که تركيا بعد تقريبا 2 سال حولك جديه دست کس برجوان وکی بجن سیاست آخوا پیگی آبوری آخوا تجارت آخوا گل هریم کردستان زور تیز بکرد ما ببید نویجی ولی خواست کاک مسعودی کنگرا آکپی ایکش کلیماوی او بی داول ترکیا کرد که کشا گلی کرد اب آشتی چاره سر بدد بیت کرنی اتو قد جبوتی ام طرف نینی نز شریدا نعمل قلوينا تركيا شري بك نعمل قلوينا فكك بله كاك حبيب بله سپاس بو سرنجا كاك حبيب الباتيفات جاره كاك حبيب جلك في بو فيا جلك بيجيد بس دخازه بوريني لكن خليك زور لسرهله و برنامه مجي بكريم حسكين زورترين شانس بو وان كسان هبك و اوي بيغمان بيوندين كد جل كاك حبيب جي سپاس ثروت لبردراش بله الو مرحبا سر چاوا چه حالي باشي از باشم كاك ثروت كرم که اره سبارة توراتا بله او تواري اول جاء نقطة يعني كورت بيسي بيقتنا يعني نا كوبشيتا لانه تدريزي تشيكتو اول جاء تبا كورد خو ايك بقريد بطابتي ايكاتين اجتماعي كردستان يعني لف كونغرانا يعني چند كونغرا كرينا يعني چند خو ايش تالوسيكيون ديارني ايش تباسي سربخو كردستان نكريا يعني اساسي صار ايكاتين اجتماعي كردستان كمس يعني لسه قرامش او يعني كيف هالينيا او هالينيا او هاد دجمن كردان يعني الاستقران و خاصه نكتي يعني حاكماني بارتي اجداش طبعا في سر بخو كردستان النسريه من اكتشار لوانا ايش تبو ابو احتي سر بخو كردستان هناك نكتي اجتماعي كردستان والاستقران بله بله سپاس باوکی کورتمان باب کورتمان لشلادزه بله الو کاکچاونی از گلک باشم باوکی کورتمان ونینه تو برنامه تسکین بله خوشحالیم برنامه سهر بردوام بنو بو خلکی ما برف گشا پیچون و پیش کفتن بچیدن هیویا ما آقا سپاس بله دیسان سروی تواری اسرخنی هر کسا که گرم کو بحث لان بکتن هیویا ما آقا ولتی ما هاش خوبیتن حتی وی ساعت جی عسکر ترکال سر غلاطی ما ام نظام کنگی دی چیتن لدبلا شلادزه باوکی کردمان لدبلا شلادزه لسوریه دبیجن دناجی دا معسكرين تركيا لوين دباب تركيا قالوا تو الشلادزه تابع حس كان بشوي كي راشكاوي تو شاد حال
آیا فعلا اف بنگهانه بروزانه از دبوب ترکات بینم اگر خدا وجدان بین ام کسی که رخنه ناگن بس هیویما هر کسی خدا بچیده و چه چاره اف دبوب بچن بشتین گم برف کنگیری نتوی باندوریاب هبونا واندا بابا لدورین ترکیه گلول سروا چیه کارگری وان چیه لسر دبر اگر چنه بیتن دبیت دسته که بگهاندن بو واشاندن از گردن عسکری بو دورین مین کردستان باشور جه مترسیه به حالاتی کرد اگه چنه بیتن موان دبوب بینیتن اگر چنه بیت بیروار عسکری داگرکری صدام گربگور تیده جشکینی نه او راستیه لیلو بیجن بحثی یان کرد یان ترک مصدام بوره هر دجمنه که بناوه نیار ملت کرد بیدن دجمنه فرقانی نه ام هیوید که انجده صلاة خو ملت خو همه هشیار بون چه چاره بکن بدرزبونا نتوا کرد سر اساس یک گرتنا خاک کردستان 4 پاچه کردستانه و بله باوکی کردمان لشیلاد زی سپاس بو سرنجاتا برزان خالق بگشتی سرکرده بگشتی بحثی گرتنیت کن لهیان هاو کوچاوتر دی بجن لدیر زمان بری 300 سال خون احمدی خانی بو دما اویدا خازه گرتنا کردان دکی لهیان ها بو گلو مادم جاده دزانه گرتن گله گرنگ سرکرده دزانه بو ایان ها یک نگرتنوان نورال کرکوکی و بله جونی برایسم زور سپاس برای زۆر دەستخۆشی لێ ئەەکەم بۆ بەرنامەیە بەڕاستی جێگای هەمومانە بە قوربان سیارێ بکەم ئێستا لەسەر ڕۆژی ئێستای کوردستانم بە تایبەتی کەرکووک هەتا ئێستا نەیەکێتینە پارتینە گۆڕانە هیچ حیزبێک خۆی بە خاوەنی نازانێت هیوادارم ئەو کێشانە لە ڕێی بەرنامەکانتانەوە بگەینێ بەدەست دەسەڵاتدارەکان تاوەکو حەز بکرێت بله ئێمەش هیوادارین وەکو تۆ لە دەسەڵاتدارەکان دەسەرنجی تو بێ نوڕاخان سپاس حەمید لەزاخۆ بەڵێ کاک حەمید کەرم کە چۆنی بڕا ئەس باشم بەڵێ خۆش تا ڕازی بێت چاوەڕێت تەوەریوە کاک ئەمخوا دژمنێتێکن ئەم هەمی دژمنێتێکن ماڵی داخوا هەمی دژمنێتێکن بۆ دژمنێتێکن بۆ دژمنێتێکن وەکو تۆت بێژی نۆکەس مۆڵێکیدا هەرێکی ئەحزابەکە هەرێکی دلێکی هەیە مۆنە ئەvە گرنگە چارچوبێ سیستەمێکی دموکراسیە فرا حەزبی هەبە فرا حەزبی سیراعەتێکی شەریفانە بکەن ji بۆ خزمەتکردن و پێشدەبرنە هەرێمە وێ دەبەرە و تێداچین گەل و لە هەرێما کوردستان ئەفەم و فرا حەزبیەشە تەسیرەکە باشە بێت لەسەر جڤاکان وەکو توت بێژی هەموو دژمنێتێکن کاکە ئەگەر هزار حەزب شت بێن کوردستانی هەموو هەرش خۆیە هەموو هەرش خۆیە خۆدە هەموو هەر دێ ئەو بتن ئەوە دەستی باڵادا ئەوە دەستی پارتیەدا کاکە ئەمە چا بلێکە ئەمە چا بلێک حتا دهی بارەگانی گرتوێت زۆخۆ هەمیشە دووەکی هەمیشە ئەمە چا ئەمی بخۆخە ماڵی کوردستانشن وەسا چێ نابێت بێتم دەستخۆ ئەمی بکەن ئێکدا ئەبێن ئێک حەزب راست اسلامی چیزانای جن علمانی اگر علمانی خواب کشید اسلامی قوتن کردستان اگر که خواب شدیدن خودی یعنی که تا از بجم اگر چند علمانی بی اسلامی نفسون اسلامی اما دعوه خودی تعالی اما دعوه اسلامی کن که اری باشه از تروکم ما چی دست تبایی ایکی بکم چی نبود از مولا از مدت که کار از این مولا تا شاوطی مانا تویش معیزر بی سرگل من آخوه كاتب بجاه بلا داخل على بقولش خلق كردستان يمكن حتى بسروشيانا خلق زنداني تحريم كردستان چند دين باب تقريبا مال زندان با بله كاي حميد بلا بس خودي بلا بس مقارنة خلقي بين صوتين بلا بس مال خلقي بين صوتين بلا بس تعدل خلقي بكم بلا هم يخاف كل ايه بله كاي حميد سپاس بو سرنجاته جيوار باش دايك ايمان لچمچمالاو ام كاتو باش همو كاتيكت دەستخۆشیم تەوەرە جوانە و لێکەم زۆر سپاس بۆ تۆ فەرموو دەستخۆشیم تەوەرە جوان بەڵێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس دایکی من فەرموو سەرنجی خۆت وەڵام من تەوەرێکمێ بۆ بەرنامەکەدا من مێردەکەم خانشینە بەڵێ خۆشی نەخۆشی شەکەرەی لەگەڵایە ساحێبی سێ مناڵین بەڵێ خانیشتنەکەی 250,000 ساحێب مناڵی تەلەبەشین خۆم ژنی ماڵەوە معاشەکەش بەشمان ناکات داوا لە پەرلەمانەکەم تایە بخشێنە بەسەر معاشی خانیشینەکەمەکانە بەڵێ دایکی ایمان یوادارین سەرنجی تو بۆ لایەنی پەیوەند دەرگەشت بێ بابێ ڕامان لە شێرا دزێ بەڵێ
بابێ ڕامان کەرم کە بابێ ڕامان نەکرد تو لەسەر هێلێ مابی تومە گۆداری دیکەی بابێ ڕامان بابێ ڕامان نەکرد تو باوی من تو لەسەر هێلێ مابی کەرم کە بابێ ڕامان ئەم نزانین پرزگەرێک چیە دەنگیمە ناگەهیتەوی وی ناهێتەمە نزانین هەرچابی دەم دەخواستکەین دووبارە بابێ ڕامان پەیوەندی بکێتەوە پرزگەرێکە چێ گەل و چارەسەر سالار کەس نەزانەوە بەڵێ کاکێوارە باش باشتر کاکە سالار زۆر بەرنامەکەتان جێگەی بایەخە بەس حەزەکەم هەندێک شت بڵام ئەگەر پێم تەبعانەکەی ئەسلەن بەرنامە لە خزمەتی توایە بۆی تو پەیوەندی بگەی سەرنجی خوب بڵێ ئێمە پەیوەندی لەگەل هیچ کەسێک قاتە ناکەن خوا نەخواستە کرد بەڵێ بەڕێزی کاکە هەندێک تەلەفۆن دەکەن تەلەفۆنەکانن بڕوا بکە جێگەی ئەوەش نیە گویان لێ بگری ماڵی بەرزانی ئەسڵان پێیان خۆش نییە تورکیا یەک بەخاکی کوردستان ببەزێنە ئەوانیش وەکو ئێمە وەکو هەر تاکێکی ئەم هەرێمە دژی هاتنی تورکیان بەڵام خەڵکێک ئەمڕۆ زۆر بە هەڵە پێدەگا زۆر بە هەڵە قسە دەکا حەزەکەم من لێرەوە قسە بکەم من وەکو پێشمەرگەیەکی پارتی ئالێرە ئەو قسە ئەکەم بڕوا بکە هەموو گەلێکی هەموو نەتەوەیەکی ئەم کوردستانە کە لە کوردستانە ئەژین دژی هاتنی تورکیان بۆ ئەم خاکە بڕوا بکە یەک دەقە ماڵی بەرزانی پێیان خۆش نیە حەزەکەم هەر کەسە تەلەفۆنەکانە بە جوانی بکەن کاک حەمید لە زاخۆ دەڵێ ماڵی بەرزانی واوە حەزەکەم کاک حەمید ئاگدار بێ ئەو قسانەی کاک حەمید هەموو دژی ئەوەیە کە خەڵکێک لێ فێریەکە ئەو قسانە بکە بڕوا بکە جێگەی ڕاستینی ئەو قسانەکەی حەمید کە کردی ئێستا لە کەناڵەکەتانە بەڵێ کاک سالار سپاس بۆ سەرنجی تو بێگومان قسە پەیوەندیشمان قاتە نەکرد و سەرنجی خوش زۆر بە ئازادی تۆ تیوادارین هەموو کاتێکیش پەیوەندیمان پێ بکەی بەم ئازادیە قسە بکەی شێرزاد لە سووران بەڵێ ئالو بەڵێ کا شێرزاد بەڵێ ئەستا گۆداری دکەن السلام عليكم باشي براي عليكم السلام سەرچاوم فەرموو براي بەڕێز ئەوە تۆزع لەسە و برادری بەردەڕەش کە باسی یەکێتی و گۆڕانی کرد کای شێرزاد پێشتر وتمان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکانی خۆتان هەر کەسکەن لەبەرەوە کێشەی تەکنیکی دروستە بێ بۆی سەرنجی ئێوە باش بگە فەرموو بەڵێ یعنی شتێکی زۆر راشنینە ئینسان شیر بە حەزبێکی تر بکە لەسەر ئەو هەلوێستەی یعنی زۆر ناشرینە ئینسان حزبی کوردی بشێنیتەوە بۆ یەکێتی بۆ گۆڕان دژی ئەوەینە بەڵێ کاکی شێرزاد سوپاس بۆ سەرنجی تۆش بێگومان هەر کەسی ئازادە چون سەرنجی خۆنیشامدا هەر کەسێکیش بەرپرسە بە قسەکانی خۆی هێژیان لەسەر تۆری کومەڵاتی باسام شەڕەفانی ئەنووسێ ئەگەر سیاست مەدارەکانمان لەسەر ئەم ڕێگایە بن پێم وە بێ دەرەنجەمەکان باش دەبن هەروەها کارزان ئەلیش ئەنووسێ هەرێم تا ئێستا بێ پرۆژەترین دەسەڵاتە کە بوو نەتەوەی کورد تەنانەت لە ناو دەسەڵاتی عێراقیشدا بێ پرۆژەن نەک بوو ناوچەکە وڵاتانی دیکە پرۆژەی هەرە گەورەی سەرروکی هەرێم ستایشی ئەردوغانە بەبوونەی تۆبارانکردنی هەرێمی کوردستان وەکو خۆیڵێ هەروەها تانیا نووسێ تانیا ئەڵێ بەڕاستی تا ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە بە شێوەیەکی تەندروست خۆی ڕێک بخات و بە شێوەیەکی تەندروستیش لەگەل گۆڕانکاریەکان خۆی بگونجێنێ هەروەها پشکۆ ژاژڵەیی ئەنووسێ هەرێمی کوردستان لە ئێستادا پێگەیەکی وەهای نییە بتوانێت کاریگەری دروست بکات تاوەکو هەندێک لە گۆڕانکاریەکان لە بەرژێوەندی کووردا بێت بەڵێ تەماشاوانە نێژاد ناڤاڤی بەرنامەیدا سەرنجە بووچوون و نەڕینێن جودا هەبوون لەسەر پێگەی هەرێما کوردستانی دنەهایە گوهارتنێن لێ دەڤەرێ بە تایبەتی بێگومانژێک بەڕێزان کورد بەشخۆراوترین نەتەوەیە فێ دەڤەرێدا و بە سەدان ساڵە ئاخەوان بوو چار پارچان هاتکەدا 500 ساڵ ئەس بوارم بوو چار پارچان هاتکەدا بەشکردن هەیە نهاچ پێگەیەکیوان نییە و دنهاجدا گوهرنێ سووریا تێدەکەین بێگومان نێزی 4 میلیۆن 3 میلیۆن 4 میلیۆن کورد لەوەی وڵاتی دیژین تا چەند گرنگە دنهادا کورد خودی پرۆژە و استراتیجێکی هەفبەش بنج بووک و ئەف گوهارتنێ تێنەکردن بەرژەوانیان دەبن ئانا و سیاستان هاتێتە پەیڕەوکردن هەیە چەندە دەخزمەتەوەیەکیدان بەروباشی هەیە سبەهی ئەم دەخزمەتەوەدا بین دەتەوەرەکی گەرمتر بێگومان هەر شاد و بەختەوەر بنێوار باش